پێکەوە ئامادەیی هاوکاری و پشتیوانی یەکتر بۆ ئەوەی هەموو هێزە ئاشتی خوازەکان هەموو کەسایەتیە بەتوانەکان کە لەم وارە توانایان هەیە و ئامانجمانە خزمەتێک گەورە بەم وڵاتە بەم هەرێم بکەین لە ڕووی ئاشتیەوە ئیشەڵا جێدەستی دیارە بێ ئیشەڵا بەرهەمێ بێت پەیامی ئاشتیەگاتە هەموو شوێنەکانی کوردستان و ئێمە هەوڵی و توانای خۆمان بە تەواوەتی خێنەگەر بۆ جێبەجێکردنی ئامانجەکانی ئەم ڕێکخراوە دەستبارێک بگرین لە بواری ئاشتی لە هەم کۆمەڵایەتی هەم سیاسی هەم وەکو تاک و فەردیش ڕۆحی ئاشتی خوازی مرۆڤ دۆستی بچێنین لە ناخی تاکەکانە بۆ ئەوەی کەوا ئێمە ئەوەی کە تا ئێستا قوربانی بەدەستیەوە بریتە لە یەکتر قبول نەکردن بە عەمەلی بەدەم لەوە چێمووی بڵێ یەکمان قبوڵە و پێکەوە ژیانمان قبوڵە بەڵام ئەو حیزبانەیە کە سنە دەسەڵات کەسی تریان قبوڵ نییە بە فیعلی و بە کردار دژی پێکەوە ژیان و دژی یەکتر قبولکردن و خەریکی سڕینەوەی ئەویترن ئێمەمانەوێ کەس نەسڕێتەوە کەسمان لێ زیانی و هەمومان تەواوکاریەکی نەمانوێ ئەم ڕۆحە بچەسبێنین لە مێشکی تاکەکانەوە لە هزری مناڵ و نەوەکانمانە بۆی ئەمەی کە ئێستا معاناتمان هەیە بەدەستیەوە ئێمە ئەوانە و معاناتیان نەبێ.